یکم جارا موبایل سمارت هش جا اینفینکس لحولیرت برمانی افکارگه دکاره های هزار موبایلان در روژه که ده درست بکه و برهم بینه یکم کارگاه موبایلان لکردستانه دمیدین کردستان رو داوی دا ببینن سمارت هشت یک جوان موبایل زیرکه که کارگاه تکنولوژیا زرین لحولیره و موبایل درست که اف موبایل زیرک یکش ریز موبایل مارکه نافدار یا اینفینکس یا چینی اف یکم کارگاه درست کرنا موبایل زیرکه ده همه کردستان و عراق ده دم باش بینرن روداوی از دلیر تلیم دو برنامه کانو یا میدی این کردستان لکردستان تی بروانین الگلهوین هجامه اف بازار کتر سلام بازاره که نافداره لبازار حولره دوباره کرینا فروتنا موبایل و اکسسوارات موبایل آنکو تلفونان ده اف بازار هنه روزانه نزدیکی هزار موبایل هم کرینو هم فروتنو هم گورینو ادنا و فی بازاری دا تیکرن نها لکردستانه بازار سیستمی هاتیا گوارتن جبرکو نها موبایل لکردستانه و لبازار حولیری تین درست کرن به دستن گنجن کرد وی برنامه دا ملگل من دمیدین کردستان دا امی نشانی ها بدین که چاوا کارگاه که کردی وان جورا موبایلان درست دکه کمپانی و کارگاه نافدار پرچین و موبایل جبو و کارگاه درست کرنه دو هیلن لگدان و درست کرنه موبایلان دناوا و کارگاه دهنه اما وكي كومبانيا زت ام سي ما دست بشولي خوكر تقريبا 20 صالة 2004 ما دست بيكر شولي ما موبايلن وتكنولوجيا والكترونيات واكسسوارات موبايل وانا تشتدينا تقريبا افاد هش نه صالة ما ديستريبيوشن دكين نقلش كومبانيات تقورعت الخلق الصيني وكي انفينكس وكي دك براندي ديش ميتين و2020 فكرة موبايلي معملة موبايل ام دست بيبكين الكردستاني بدي تقريبا 4 صالة ما دست بيكر فكرة من دراسة جدوى تشيكر وما عندك عقود تشيكر نقل كومبانيا انفينكس قال كيف هان هات ملصين ملصين بوين ما فكرة ورقرت ما إنا هيرة وما دست بيكر هيدي ونهو تقريبا صدو بينجي كس شغلة الوي معملي القلمة بس ما يعني دو لاين تقريبا دو خط نيبن ما فكرة هي ام دي كينا في صالة دي زي دكينا طا ده لاينا او ده لاينا تقريبا 1500 كس دي شغلة الوي معملي روزانه زدتری هزار موبایلان در ناوا و کارگاه ده او پاکت دکن صد و پنجی کر او کچن حولیره ده بشن جدا ین و کارگاه ده کار دکن كارجا كمان كارجي تكنولوجيا زيارين يكم كارجي لسر مستوى العراق وهريم كردستان لبواري بنا هناني موبايل يجدك براندي انفينكس فقشتان دزانن موبايل يك لا اميرو ادي هرم تطور كان هر بيش كوتو كان كم روزانا غوران كاري بس دك نيو كاري تدا دكريتن
گۆڕانکاری لەسەر دەکرێت و فانکشنی تێداکە ئەو مۆبایلێک کە لێکوانە ئینتاز دەکرێتن لە هەولێر هەموو مواصفاتانی تێک و مۆبایلێکی زیرەک کە لە دەرەوە دەیکڕی تێیدایە ئەگەر باسێکی کارمەندەکانتان لە بۆ بکەم کە سەروەی 100 کارمەند لێکوانە کار دەکاتن سەڕاستیان کارمەندەکانی کوردی خۆمانن تەنها چەند کارمەندێکی بیانیمان لەگەڵا کە ڕەگەزیان سینیە وەکو پشتگیریکردن وەکو پاپشتیکردنی کارگەکە تاکو بەرەو پێش بچێتن لێکوانە ئیش دەکەن کارمەندەکانمان ڕێژەی نزیکە 145 یان کارمەندی کچن و هەمووشیان دەرچوی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان لە بەشەکانی IT تەقنی IS ئینجینێرینگ ئەوانە دەگرێتەوە شێوازی وەرگرتن شێوازی فلتەرکردنیشیان چۆنە خەڵکێکی یەکجاز و سیڤیان تەقدیم کرد لە پرۆسەی وەرگرتنەکەدا نزیکە 1000 کەسمان مقابلە کرد و فلتەرینگێکی زۆر بوو مقابلەیەکی یەکجاز زۆر پاش ئەوەی کەسەکانمان هەڵبژارد بە خۆتان دەزانن ئیشی مۆبایل وەکو ئیشێکی ئاسایی نییە کە ماوەڵەکان تەنها بگوازێژیان ئیشێکی بچوک بێتن پێویستی بە وردەکاری پێویستی بە تەرکیزە پێویستی بە چەند کەسانێکە بتوانن شتەکان ببینن ئەوانەی دیتێڵێک مۆبایلەکە ببینن بتوان دەستکاری بکەن بتوانن چای بکەن بیبەستن چێشەیە کە بێتن بتوانن هەستی پێ بکەن لە بیدایەتێکەوە پێویستی بە فۆکسێکی زۆر هەیە لە ویشە کۆمپانیا ئەنفنکس ئەف گەنجن کورد فێری دروستکردن و لێکدانا مۆبایلن خۆکردنە هەیە هەر مۆبایلێک ئەدناوە ئەوێ کارگەهێدا بێ دروستکردن یەکەم بەش کوژۆرات بژنێ بەشی ئەسمبلینگ ئانکو لێکدانا مۆبایلە ئەو پارچەیە ji dervan بۆ vê kargerên anku ji aliyê supply re ve dibe beşek hemûyê lêk de ji radbêjnê assembling ev kargeha hene ku li edvî beşî da nêzîkî sî kiç û kur di beşên cuda da yên vî beşî kar dikin ji bo ku her mobaylek heya dawiye bêtek girêdan dibe sî û şeş parçeyên cuda yên evê mobaylê ew lêk bidin mîna ev e yek ji wan موبایلانه کو بشه لگدانا موبایل آنکو اسمبلینگی بداوی آتینه ده همان دمیده 28 قناغ جدا ده بشه لگدانا موبایل ده هنه همان دمیده اف بشهنه آنکو اف کارمندن هنه دکارن ده یک دم جمعه ده هیا 300 موبایل اوها برهم دینن برای آمیرن زیرک و کمپیوتران هلا برمهنانا و کارگهی تپره و برن لنام کارگەکەمان بەشی بەرهەمهێنان لە سێ بەشی سەرەکی بێک دێتن بەشی یەکەممان بەشی ئەسێمبلی واتە دروستکردنی موبایل لەو بەشەی ینی لە 55 قۆناغ پێک دێتن قۆناغەکان ینی دروستکردنی موبایل کامێرای دانان باتری هەموو شتەکان ینی دروست دەکەن لەو بەشەی و طبعا سەرپەرشتیمان هەیە مراقبەیان دەکا و دەبی نسبەی غەڵەتمان سفر بی لەو بەشەی چکە موبایلە و نابی هیچ غەڵەتێک تێدا بی و سەندەردمان هەیە نابی لەو سەندەردا ینی کەمتر بڕۆین شاشه موبایل سمارت 8 6.6 اینچ و 9 هرتزه رام موبایل جی 4 گیگای و مموریا جی 64 و 128 گیگابایت دو کامera به کوالیتی 13 مگاپیکسلان دیگل کامera سلفی به کوالیتی 8 مگاپیکسلانه دوای ئەوەی لێرکانە کارمەندەکان یەک پارچەکانیان دانا سەرەتا شاشەکە دوایە خەریکەکە ئیلە ئاخیری دوای ئەوە دەستە بەشی ئینسپێکشن واتە فەحسکردن لەوێن دەرتێستی پارچە بە پارچەی مۆبایلەکە دەکرێت واتە پشکنین لۆ کامێڕەکەی شاشەکەی فلاشەکەی هەموو بەشەکانی یەک بە یەک دەکرێتن هیچ بەشەک نامێنێت کە پشکنینی لۆ نەکرێت هەتا لە بەرزی 30 سانتیمەوە بەردەدرێتەوە لۆ ئەوەی دڵنیا بینەوە کە بەرگەی زەختێکی زۆر دەگریتن یان بەرگەی بەربوونەوە دەگریتن
و دوای ئەوەی کە لە پشکنینەکان دەرچوو دەینێرین لۆ ئەیجینگ ڕوم لە ئەیجینگ ڕوم زورەکە کە لە بۆ ماوەی 8 سعات ئەو موبایلە لەژێر تێستەکی ئۆتۆماتیکی دەبیواتە ڕۆبۆت تێستی دەکاتن لۆ ئەوەی دڵنیا بینەوە ئەو موبایلانە کوالیتەکەی ئەوەندە بەرزکە بەکارهێنەر بتانی زیاتر لە 5 سعات بەکاری بینی هەتا 8 سعات بەکاری بینی بەبێ ئەوەی گسکەترین ڕاوەستانی هەبی یان کێشەچی هەبی بن. پشتی موبایل جه انجینگ رومه انکو دما هجدم جمرات میت دست او روبوتی دا و همو تسن موبایل سرته نکرن موبایل بر هف درید بله دیسان تسدن دست بید کردن دست بید که تسن کامره ته نکرن هر روزا الکوالیتی کامره نرن پشتی اینکه از نها الوی بشی از الشاشاوه بنرین بونمونه و رنگا بده تما تست کن کامو رنگ درستن عروسة وينه كواليتي او درسته الدوف ده رنج سبي الدوف ده رنج جري بينن الدوف ده بلاك بيشتي هنجي وبتشا سبيكرن جدربه ين موبايله نها ما سبيكر در وجي تسكر اما بدنا بشكدن و خاطينها او و سماعات داخليه موبايله تزبكه كاميرا پشته یا موبایل دیسان و تیز بکه دیوان رن ما هر روزا کامera سلفی جوی تیز بکه و بده تا بشکلی اف جای بچه وایبریشن و تشتندن و تاچ و همو تشتکت نوا موبایل ها دیگه تا فینگر پرنت و فیس ایدی و همو تینا تیز کرن و دما موبایل جوان تیز تا همو اندر چو و بچه تا بشکدن آنکو کنتینیو دو پاتریا موبایل جی 5000 ملی امپره و جوره تایپ سی ته چارج کرن. فینگرپرینت، فیس آیدی و دبل سیم کارت جی تایبەتمەندیên vê موبایلê ne her wiha bi 4 renga tê dروست kirin. دوای ئەوەی لە ژوورە 8 ساعتێکە تەواو بوو دێتە بەشی دووەمی ئینسپێکشن لەوێندەر دووبارە پارچە بە پارچەی پشکنینی لۆ دەکرێتەوە لۆ ئەوەی دڵنیا بینەوە کە هەموو پارچەکانی بە سەلامەتی ما و هەموو بەشەکانی بە تەواوەتی کار دەکات و کوالیتی کۆنتڕۆلەکەی زۆر بەرزە. دوای ئەوەی لە ئینسپێکشنی دووبارە سەرجەم پارچەکانی شاشە و کامێرە و هەتا بەدیەکەشی پشکنینی لەبۆ کراوە دڵنیا بینەوە لەوەی کە موبایلەکە هەتا گچکەترین نوقتە و گچکەترین شوختی نییە شایانی ئەوەی بەکارهێنەر بەکاری بینیتن ئەو جادەینێرینە بەشی پاکێجینگ لە پاکێجینگ موبایلەکان دەخرێتە ناو کارتۆنی و پاکێجینگەشی تەواوەتی لۆ دەکرێت و هەموو ئەو پێداویستیانێک کە پێویستە لەگەڵ موبایل بیت دادەنرێت و دەخرێتە بازاڕەکە. کارگه دو ماه دست به دروست کردن موبایلان کریه و 30,000 موبایل جوی جوری بین دروست کردن. پلان دهاتیا کارگه برمینان موبایل انفینکس یعنی یا جور سمارت نه. بشتي اف تكنولوجيا مينا كردستاني نو كامي تقريبا 3000 دانه موبايل امي درست كين الهيرا السمارت هاشتا و بشتي مانغوني بشتي مانغك مانغوني بدي امدي انه سمارت 9 سمارت نه دي ان بازاري او جدي حتى سي مانغا شغلت بشتينغي عندك موديل جديد عندك خطه انتاج دي ان بازاري كردستاني وعراقي دي هم دي محاولة كين هطا في صالة بيت أم تقريبا 10 لاينة 10 خطة إنتاجي درست كين هطا سيصلوا بينجي 1000 دانا هي مانجي أم تشيكين الكردستاني
ئێمە وەکو بەشی پاکینگ کۆتا تیمی لە کارگەکەمان کە کار لەسەر مۆبایلەکانمان دەکەین چونکە هەر بەرهەمەیە کاڵای کەم ڕۆ دەخرێتە بازاڕەکانەوە کاری پاکینگ یان پاکیجین تەقلیبکردنەکەی گرنگێکی زۆری پێدەبێتن و مۆبایلەکەی ئێمەش هەروکو بەرنامەکەی بەڕێستان میدین کوردستان فەرقی هەیە شێوازی تەقلیبکردنەکەی هەر لێشە لە سەرەتا و کۆتایی هەڵەکەمان دوو کارمەندی کوالەتیمان هەیە و بێزگەلەوەش هەموو معاملەکەمان لەژێر چادەری کوالەت کۆنتڕۆل بەڕوا لە سەرەتا و کۆتایی هەڵەکە چێکینگ ئەپیرێنس دەکەینەوە بۆ کەشتی مۆبایلەکەمان ئەگەر بە خێرایی باسی ستیشنەکانی هەنگاوەکانی پاکین بکەین لە بیدایەتەکان سۆفتوێری مۆبایلەکەمان دەکەین اینجا ئەو ئەکسسواراتەنین کە لەگەڵی دادنین کە لە شەحن و واری شەحنەکەی لەگەڵ پاکەتی مۆبایلەکە ئێمە هەمووی کۆنەکرد دەکەین بە سیستەمی شەریکە هەموو ڕەب دەکرێتن ناتوانێت هیچ ماوەدەچی دەرەکی لەگەڵ بەکاربێنین وە لە کۆتاییشدا بەرهەمەکەمان وەزنێکی دیاریکراوی هەیە کە 325 گرامە لەو وەزنە ڕێژەی دیاریکراوی خۆی هێمەوداکەی نە زیاتر نەکەمتر ناتوانین دیاریکەین و کۆتا تیمی لە شەریکەکە کە مۆبایلەکانمان حازر بۆ قسمانە ناکارتنەوە ڕاست بەرەو بازاڕەکان دەنێرێن و دەفرۆشین تیمەکەمان لە 20 کەس پێکهاتوین دوو سەرپەرشتین موبایلا وکارگه جه خود ناوا بازار موبایلا دان کریه لکردستانه هم جبر نرخ و کوالتی و هم جبر و لکردستان هاتیه درست کرن سمارت هشت نوێترین بەرهەمی ئینفینیکسەکە لە کوردستان دروست دەکرێت و یەکەم بەرهەمیشە دوایەوەی کەوتە بازار و لە هەموو بازاڕەکانی هەرێم و عێراقیش بەردەستە خەڵک پێشوازیی گەرمی لێ دەکا و زۆر خەڵک داوای دەکا و هەمووی ئەو مشتریانی کە دێن بۆمان پرسیاری یەکەم پرسیاری زۆربەی ئەوەیەکە ئەو جیازێکە لە هەولێر دروست دەکرێت بەردەستە و بە خۆشحاڵانە فرۆشتنێکی باشی هەیە و خەڵک گومانی لەوەی هەیە کە زەمان و شتی لەوانەیە فەرقی هەبێ بەڵام هەمان زەمانە و دوو هەفتە یەکەم 14 ڕۆژەوە تا ئەگەر ئای بچێ بێ دەگۆڕدرێ وەکو جیازەکانی تر و ساڵێکیش زەمانی هەیە فرۆشتنێکی باشی هەیە بەرهەمەکانی تریشی ئینفینیکسیش هەر لە هەولێر دروست دەکرێت بەڵام یەکەم بەرهەم ئێستا سمارت هەشتە کارمندن وکارگه دلخوشن که دناوا تکنولوژیای ده او کار دکن هر وها سربورک نو او دناوا وکارگه ده در باز دکن کارگەکەی ئەمە هەمان مۆبایلی ئینفینیکس بەرهەم دەینی هەمان ئەو ڕێگا و تەریقەیە بەکاردێنین کە لە وڵاتی سین مۆبایلی ئینفینیکسی پێ بەرهەم دێتن واتە ئەو مۆبایلی کە لێرکانە بەرهەم دێت هەمان کوالیتی کۆنتترۆل و زۆری دروستکردن و تەریقەی دروستکردنە کە لە وڵاتی سین پەیدا تێدەپەڕیتن من وەکو کارمەندی ئینسپێکشن واتە فەحسکردن من لە بەشی کامیرەم فەحسی کامیرە دەکەم وەکو چێکردنەوەی پشکنینی دیقەکەی ڕەنگەکانی بۆ ئەوەی دڵنیابینەوە کە بە کوالیتێکی بەرز دەچێتە بازاڕەوە ناوم لاڤینە کارمەندم لە بەشی پاکێجینگ لە زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە کۆمپانیایەک وەکو ئینفینێکس کار دەکەم ئیشەکەی من ئەوەیە کە لە بەشی پاکێجینگم ئەو کاتێک کە لە هەردوو بەشەکەی تەواو دەبی مۆبایلەکە دێتە لایمە ئیشی ئێمە ئەوەیە کە مۆبایلەکە بۆکسینگ دەکەین زۆربەی کارمەندەکانمان کە لەستیان پێکردیە بەشی سەڵ 99 هیچ مەجالێک هیچ خبرەتیان نیە لە مەجای مۆبایل هیچ باگراوندێکیان نییە چکە ئیشیان نەکردی و کارگەمان نەبووە لە وڵاتەکەمان هەمویان کۆرسی فێربوونیان لۆکرێت لەلایەن ئەو ئەندازێرە چینیانەی کە بە خۆتان هێناتن بۆ پشتگیریکردن و پاڵپشتکردنی کارگەکەمان کارگەکەی ئەمە هەلە چ کاری زۆری ڕەخساندە ئەمنوکو سوفتوێر ئینجینەرێک لێبکانە کارەکە مدیری خەتی فەحسم یعنی ئینسپێکشن لاین لیدەرم سەرپەرشتیاری هەڵی پشکنینم من وەکو کتێکی کورد یەکەم جارەکە لە کارگەیەکی ئاوا ئیش دەکەم زۆر خۆشحاڵ دەبم کە خەڵکی خۆمان بتوانێت بەرهەمی خۆمان زیاتر بەکاربێنێت کاری من ئەوەیە کە ستیکەری زانیاری تایبەت بە مۆبایلەکە لەسەر کارتۆنەکە دەدەم و خۆم بە خۆشحاڵ دەزانم لێرە هەموو هاوڕەکانم کوردن هاوزمانی یەکترین و یەکەم کارگەیە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە مۆبایلی زیرەک بەرهەم دەهێنین زۆربەی کارمەرەکانمان ئافرەتن پازە کارمانمان ئافرەتن لە بەرەوەی کاری دەستی زۆر تێدا تیمی پاکینگ زیکەی 97 کارمەندەکانمان کوردن هەلە چ کاری زۆرمان ڕەخساندە لە بۆ دەرچووکانی ئایتی و بەشەکانی کۆمپیوتەر فێری ئیشەکە کراین تا بە پێرفێکتی بتوان ئیشەکە بکەن چکە ئێمە
دەمانێت کوالیتی مۆبایلەکان کە لێرپانە ئینتاز دەکەن نفسی کوالیتی بێت کە ئەوەی لە چین ئینتاجی بێ دەکرێت و خۆشبەختانە هەموو کارمەندەکان زۆر بەتوانن و تەواوی ئیشەکان فێربوونە و هەر کەسێک لە پۆستەکەی خۆیتی تەنها ئیشی خۆی دەکات هیچ کەسێک ناچی ئیش کەسێک بکات چونکە هەر کەسە کۆرسی بەجیا و بە تایبەتی لە بۆ کراوە. وەکو کوردێک شانازی بەو کارگەیە دەکەم کارگەیەکی وا گەورەمان هەیە کە ئێستاش دەبینین کەرتی وەبەرهێنان پێشکەوتنێکی تەواوی بەخۆی وەبینیوە ئەوە بۆ من زۆر گرنگە. از خو گلک سوپاسیت کم حکومت کردستانی گلک سپورتک مزن بوم تشکرن و دعم ما کرن خاصة جناب سروك وزيران أبي ودكتور محمد شكري وعندك وزير ديو خلكي كردستاني وخلكي عراقي حمو قالك كيف هان بهات ما أف جنجيت ما دس شغلي كرن القلمة وقالك كيف هان هات أف تكنولوجيا كنو ما إنا بازار كردستان وعراقي بجاء قالك ممنون يوان اف دبه یکم کارگاه تکنولوژی لکردستانه و بریاره جی کمپیوترن لابتوب دمجمرن زیرک هیدفون و اکسسوارات موبایلان جی لکردستان درست بکن ایف جی میدین کردستانه